بنامي خواي سپاس و ستایش پێی خۆی تەعالای صلاة و سلام سەر و پێغەمبەری نازاری ما محەممەد صلی الله عليه و آله وسلم و شەویستەکان جا هەورامان و ئیدیم و ئەو دیمی و شەویستەکان جا گرد و کوردستانی و بەشەکە کوردستانینە وەشحاڵ بیانێ پێی یەکەمین جاری چن وتاری هەورامی وزمە خزمەتە بە چێرنوویسی سۆرانی اینە چە چەند غەڕەزەوە ماهان هەم پەیامەکەمە جوانتەریەوە منطقە هەورامانی و چەنی ئانێج ثەقافەت و هەورامانی و زوان و هەورامانی پەخش بۆ زیاتر و مەنێوش زیاتر بوو و خەڵکی هاوزوان و وێماجە سۆرانەکە تاوایاواشەنە بە هۆکار و چێرنوویسەکەیەوە ئارۆ خزمەتە نەگەرەکمە یۆجە مەوزوعەکە باسکەر و کە ئایجانە ئینسانی موسڵمان بە ژیان و عمر وێشەنە تەوزیعاتێەوە تایبەت هەن پێ عمریش ئەشم حاڵیش بۆچی تەوزیعاتەیە تا بزانەوە چێش کرد ڕاستینە هەریۆجە ئێمە خوای گەورە شەوڕۆوەنە ویست و چوار لیرەش پەنە عەتاکەرۆ ئی ویست و چوار لیرە و خوای کەرا ویست و چوار سەعاتێ تو وێڵزانین چەندیشە سەرف کردی ئایا ئی ویست و چوار لیرەیە جا عمر وێتەنە سەرفکەری خەیرەنە و تاعەتەنە و عیبادەتەنە یان سەرفشکەری خراپەکارینە ویست و چوار لیرەکەیش گردش عقاب و حسابش نییە سەر هەشت جەلیرەکە پێی وەرمی سەرفکەری دوێ لیرێ وەتەریش سەرفکەری پێی وادەی و بەعزێ وردە مەشغوڵیەتە واتە ئینە بە ئاسانی دەشا محاسەبەش نییە سەر غەیر و ئیدەیە دوانزە بە کامیلی تۆ ئەشم ئەگەڵ چەنەش بۆ دووەکەی تەریش ئەگەرشەن اختیارە بۆنە واتە تۆ چواردە لیرێ جەلیرەکە خوای ئینە وەردەستە شەو ڕێوەنە چەند ئیشە سەرف کردی ژیانڵ خواڵ سەردای قەوم و کەسیڵ گرد و ئانەیە کە ژیان تۆ جێبەجێش کردی جە تاعات و عیبادەتی خۆ گرد و عیبادەتە بەدەنیەکە واسمە کۆ کەرمێوە جە بەش و عیبادەتی جەنما و چانیشە گرد و ڕەنگە تۆ لیرێوە سەرف کردی شەو ڕێوەن بەڵام کەسی چانە هەن پا لیرەیە ویست و چوار لیرەکەی چ حساب کەرەوە بە عیبادەت واللهی نمایەک هەڵ جێبەجێ کەرە بە ڕەکوپێک تاعەتەک هەڵ بە جوانی جێبەجێ کەرە چەنی ئانەیە هەناسەکە و هەناسەی خەیری بە پێ خەڵکی فەلسەفە و ئیسلامی دوێ چێوێن چەنی خوای ڕاز بە چەنی خەڵکی خاز بە ئینەی کەرمە شیعار وێمە چەنی خوای ڕاز بە چەنی خەڵکی خاز بە بەڕاستی ئینسان ئەگەر ئینەیە جێبەجێ کەرە وەرمەکەی چش هەشت لیرەکە وەرمی چش بە عەبدایەتی و بە خەیر و بە سەدەقە و بە ئیحسان پێشنوویست گرد و ژیان بۆ بە عیبادەت گرد و ژیان بۆ بە وەشی چەند شیرینە ئەگەر حوزور و خوایە جەلە جەلالوه سرە بەرز کەرمێوە پەنەما واسرەوە ئەی عەبدەکەم ویست و چوار لیرەکەڵ پێ من سەرفێ کرد گەڕوە پێ من سەرف کرد چەند شیرینە کەسی موسڵمان نان وەرۆ پێی وێش بەڵام چووکە بە بسم الله دەست بە نەکەرۆنەوە و سپاس و خوای کەرۆ سەرش و حەمد و خوای کەرۆ سەرش بە ئەجر و پاداش پێش بنویسە دەی هەریۆجە ئێمە فرە زەڕورمانە فرە پێویستمانە کە ئاگامان چە لیرەکە نەعمەت و خوای با سەرماوە بەعزە جارێەوە ئینسان فەراغێەوە گەورەشەن دەسش کریانۆ تاوە خزمەت کەرۆ ئەنواع جۆر و خزمەت هەڵپە نەکریۆ وەڵ غافڵ نەکەری باجە غافڵە حساب نەکری کاتەکاڵ تەوزیع کەرە غەم وەرە پێی دینداریڵ بەیانی زۆرێ سی بەرنامەڵ نییە بۆرە سەردان و فڵانە فەقیری کەروونە فڵانە نەوەشی بەسەر کەرووە ڕەفیق و تاتەم فڵان کەسا مرو پەیلایش عەزیزەکەم ئیسلام فەلسەفەیەوە فرە گەورە و حەضارەتەوە فرە گەورەن ئێمە بە گرد و حەزارەتەکەیەوە هەرمانە کەرمێ چەنی گرد و حەزارەتەکەی ژیان بەرمێ سەر نەکابن پاسە ناوێن منێجە ئیسلامی تەنها نما بۆ ڕۆچێ بنانا نما ڕۆچە یاگێ وێژ بەڵام چەنی نما ڕۆچەیش کریۆ ئینسانی موسڵمان ژیانیەوە فرەوەش بەرەوە سەرچەنی خواناسی و دینداری بێش چەند کەسێمە هەنێ ئیسە تاتەمە ژیان نەبوو چەند گەورن کە تۆ ملی سەر مڵی تاتە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرماوە کێ گەرەکشا عمرش درێژ بۆ باسی لەو ڕەحمی جێبەجێ کرد کێ گەرەکشا ڕزقە زیاو بۆ
باسی لەو ڕەحمی جێبەجێ کەرەوە دەی ئێمە ڕەنگە تاتەما ژیان نەبوو گەرەکمەوە بنمە سەرش دەیمێ چون شیرینە ئەگەر ئینسان وەرو خاترە خۆی وەربێزۆ برۆ دەست و قاچ و تاتەش ماچکەرەوە نیشۆرە خزمەت چەنە کوچیەوە ئاپیرە پیاوی دڵوەشکەر یان ڕەنگە ئاو تاتەما دەستەنە دێبە فرە بە ئاسانی تاوی سەردان و تاتەڵکەرینە دما و مەردەی بەڕاستی ئیسلام یعنی وەفا ئیسلام یعنی جوانی هەریوەجە ئێمە کریۆ بلو ڕەفیقی تاتەش بەسەرکەرەوە پێسانی سەردان و تاتەش کردەوە بە پاو فەرمایشت و پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم ئێمە سەردان و قەبرەکاشم کردم وەرو ئانێ عەرزتا کەرو ئی کەلیمەی کە عەرزم کردی چەنی خوای ڕاز بن ماتەنە تاعەتەنە ڕازگۆ بە ڕازگۆ کە عەرزتا کەرو چەنی خەڵکی خاز بە خەڵک جەوێت و جە خێزان و زاڕوڵەیت و جە ئەڵاوتاتێت و جە هامسایت و جە هام بازاڕیت و هام زوانیت و گردی و دەست بە نەکرد بەڕاستی خەڵکو هەورامانی ئەشم ژیانێوەتەر وەزعێوەتەر کارێوەتەر بار و ئارە ئێمە ئاستی ثەقافی فرۆچی وێمە بەرزە الحەمدولله ئەشم ئاست و سەقافی وێمە ڕۆشنبیری وێمە ڕۆشنگەری وێمە هەوڵ دەیمێ محاولە کەرمێ بە گردماوە ئاست و زوانی ما بەرز کەرمێەوە ئاست و تەعاملی ما چەند یەکتری بەرز کەرمێەوە وەشەویستی بین و یەکتری بڵاو کەرمێەوە ئینە هەدەفێوەگەن دەست و یەکتری گەرمێ گرما پێوە بلمێ بەرەو بەهەشت لوهای بەرەو بەهەشت ئینسان گرما پێوە بیمێ چێژێ تەرشن و تایبەتمەندی تەرشن خواییان ئێمە ئی کەلیماتێمە وەرو خاتەوە تۆ واتێ تۆ جوهنەمە قوبوڵ کەرە ئی عەزیزێ تەماشەما کەرە چەنیما گۆشگێرە تا کۆتایی چەنیما مەیە چێرنویسەکە واناوە پەروەردگارە ئی برێکە مانێ بە مانیا چەنی ئی پێیج و چێوە ئێمە ئی و عەزیزەکە ئی وتارە ئێمە بڵاوێ کەراوە خوای جە گوناه و گردی ماوەش بە بەرەکی خەیری ماوە نەکەرەوە گردی ما بە خزمەت و پێغەمبەر و خوای صلی الله عليه و آله وسلم یاونە آمین آمین والحمد لله رب العالمين